ئێرە پرۆژەی دارستانی گوڵانە لەلایەن چەند کەسێکی نەناسراوە ژمارەیەک لە سنەوبەری ئەم دارستانە بریندار کراون و زیانیان پێگەیشتووە لەلایەن بەشێک لە دۆستانی ژینگەوە چارەسەری برینی ئەم دارسنەوبەرانە دەکرێت. لەلایەن گروپی ژینگە دۆستانەوە ساڕێژی برینی دارسنەوبەرەکان دەکرێت بۆ ئەوەی جارێکی تر دارسنەوبەرەکان بژێنەوە. بە وتەی ژینگە دۆستان ئەو جۆرە کارانە تاوانی ژینگەیە و مەترسیە لەسەر شێواندنی سروشت و ژینگەی ناوچەکە. تا ئەوەی ئێمە پێمان بکرێت بتوانین بەپێی توانای خۆمان چارەسەری بۆ بکەین هەرچەندە توێکڵەکە بەداخەوە ئەوە زۆر توێکڵەکە بە قوڵی لێکرابووەوە ئێمە تەنها چارەسەرێکی چۆنەڵی سەرەتاییمان بۆ کردو ئەتر جارێ دیار نییە ئایا ئەمە وشکە بەیان سەوزە بێتەوە بەڵام هەرچۆنێ بێ قوڵ بێت بە قوڵی لێکرابێتەوە یاخود بە سادەیی هەرچۆنێ بێ ئەمە هەر تاوانێکی ژینگەیە. بەڕاستی چەند جێگەڵ ساوم بە ناشرینکردنی ئەم سروشتی ئەم غاباتە و ئەم دارانیان بریندار کردووە. ئێمە لێرە نەبووین کەم ڕووداوەڕیدا و ئەگەر بزانین کێوە بەڕاستی لایانی پەیوەندیدار ئاگادار دەکەینەوە ڕادستی هێز ئەمنیەکانیان نەکەینەوە ئەوانی ڕاپێکی دادگایان بکەن. بەڕێوەبەری دارستان و پاوانی هێڵەبجەش دەڵێت ئەو کارە دەستدرێژیە بۆ سەر مڵکی گشتی و سکاڵایان ئامادە کردووە بۆ ئەوەی ئەو کەسانە ڕوبەڕووی دادگا بکرێنەوە. ئەمڕۆ سکاڵامان حاضر کردووە بۆ ئەوی بدەینە دەستی دادوەری لێکۆڵینەوە بۆ ئەو مەبەستە بۆ بەدواداچوون بۆ ئەوی کە بتوانین ئینشاڵڵا کەسی ینی تاوانبار بدۆزینەوە بتوانین ئینشاڵڵا ئیجراتی یاسایی لەگەڵا بکرین. لە سنووری پارێزگای هەڵەبجە 1900 دۆنم دارستانی دەستکرد و 65,000 دۆنم دارستانی سروشتی هەیە. بەڕێوەبەرایەتی دارستان و پاوانی هەڵەبجەش بڕیاریدا وەک قەرەبووی بریندارکردن و لێکردنەوەی توێکڵی ئەو دارسنەوبەرانە بە مەبەستی وشک بوون 6 نەمام لە هەمان شوێن بچێنن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.